نرم 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 ابوي تاوا منزل قاو باخير نزيق بوي تاوا منزل قاو باخير نزيق بوي تاوا يا ربي الشوقي أرياض يضرنا بيتوا يا ربي الشوقي أرياض يضرنا بيتوا دستملا يا خي يا نبي توا دستملا يا خي يا نبي توا نرم 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 بوي توا منزل قاو باخير نزيق بوي توا منزل قاو باخير نزيق بوي توا هركسي يجي يا عزيز غريبي خاصة هركسي يجي يا عزيز غريبي خاصة أولا جملي خوانا شناصة نرم 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 أبوي تاوا منزل قابا خير نزيق بوي تاوا منزل قابا خير نزيق بوي تاوا دەم خۆش مامۆستاجیان پۆستەویدارەکە وای کرد کە بیڵێم پۆستەویدارەکە مامۆستای ڕاکێشا بەرەو گۆرانی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە بۆ من لە گەڕە میدیا وەرزی نوێ ساڵی نوێی دووەمی خۆڕاگریمان بەرامبەری خزمەتکردنی هونەر و کۆلتور وای کرد ئەم ساڵمان زۆر زێڕین بێت وەرزی نوێمان زۆر زێڕین بێ لەماوەی ئەم هەفتەیە ئەم دەڕۆژەی وەرزی نوێ ئەوە مامۆستا نەجمەی غوڵامی و مامۆستا ناسر ڕەزازی ئەمڕۆ گەورەی کردین ستۆدیۆکانی گەڕیانی پیرۆز کرد ئێمە گەڕیانمان لە خۆشەویستی ئەوە ناونەوە گەڕیان لەبەرەوەی ئەمان خاوەنی گەڕیانن کە گەڕیانیان بەم بەشەی کوردستان ناسان ساڵی هەشتاکان ئەسڵان من وەکو مۆسیقێک نەمەزانی گەڕیان چییە تەنانەت مۆسیقەکانی تووشی شۆگە بوون حەزەکەم لە زاری خۆیەوە مامۆستای گەورە و بەڕێزم مامۆستای گۆرانی و مەقامات و سیمبوڵی هونەری نەتەوەیی شۆڕژێڕی مامۆستا ناسر ڕەزازی ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە مامۆستاجیان گەورە کردین بۆ ستۆدیۆکانی گەڕیان میدیا کاک جەزاگیان زۆر سپاس من شایانی ئەو هەموو لوتف و مەرحەمەت و عیزەتە نیم من هیچ کەسێک نیم گۆرانی بێژێکم وەکو ئەرکێکی نەتەوەیی لەبەر ئەوەی کە کوردم خۆش دەوێ لەبەر ئەوەی کە حەزەکەم کوردیەک گرتوو بێ لەبەر ئەوەی کە حەزەکەم کورد خۆی بناسێ من ئەم کارانم کردووە ئێستا لەگەڵ جانان زۆر جیاوازە ساڵی 1970 کە شۆڕشی نابێ بڵێ شۆڕش بەڕای من ئەمێ بڵێ هەمهەمە فەرتەنەی گەلانی ئێران دەستی پێکرد و خومەینی دواکەوتوو هات من گیرام لەگەڵ کۆچ کرد و ناسری سەلیمی و ئەمجەدی ئەمجەدی مباسیری و کۆمەڵێکی تر گیراین ئەوان ئەعدام کران ئەلبەتە شەو بەردراین من وتم با بڕۆین وتیان ناین وتم با بڕۆین ئەتانگرنەوە من ئەڕۆم ئێوە دێنیان نەوتیان ناین من یەکسەر وەک سنەی یەڵێ تێتەقێنە بەرەوەی کوێ دەرەکێ و دەمەوێ بۆ ماڵی حەزرەتی شی عوسمانی دۆڕۆ بەڵێ تماشام کرد ئەوانیش خەریکن بەرەو عێراق دێن من لەگەڵ ئەوان هاتمام دی و ماڵیان ئاوادان بێ ئەو کاتە کاکنامدار قەرەداغی و ئەوان فریای من کەوتن و ئەلبەتە بەڕێز جەناوی کاکەنوەروان شاتن بەڵام کاکنامدار عەدەم تەعەڕوزیان وەرگرت ئەمانە کاک جەمال باشتر دەیزانێت جەمالی دەلاک من لێرە تووشی نەخۆشیش خەمۆکێ بووم چوومە لای دکتۆرەکە بوو دکتۆر نەجات بۆ سەردەما نەجاتی دەرونی بوو بردمیانە لای ئەو شەوێ داوەتیان کردم بۆ ماڵ دکتۆر هیوا وەکتۆر هیوا مێردی ناسکەخاین بەڵێ دکتۆر هیوای سەیدەران ئەڵێن ئیسە ماوە ماشەڵڵا بەڵێ لە وڵاتانە بوو نازانم لوبنان زۆر ئینسانێکی محتەرەم و بەڕێز و من
وڕ ببووم کاس ببووم نەمەزانی ژن و مناڵ چییە ژن و مناڵیشم لە ئێران بوو نەمەزانی خۆشی چییە لەگەڵ کاکفەرێدونی جەلال پێنجوێنی کە ئیستا لێرەیە خەمۆکیەک داگرت بووم هەر تەنیا خۆمم نەکوشت دەنا خەریک بووم بەرەو ئەوە ڕۆشتم وتیان چییە کاکەوە بۆ ئێمە تۆمان داوت کردووە حەڤە دکتۆر بۆ شتێکمان بۆ ناڵێ وتم وڵا کاکە من وەزیەت ماوە هەیە دکتۆر نەجات وتی ڕاست خەفانمی و هەندێک دەستیە نابێنەوە ئێشێک لەم لامە هات وتم ئەهای ئەوەیە وتی خۆیەتی دکتۆر دیمەوە ئەڕواتە ئەو دی و ئێوە گولاجی پێڵێن ئەمە کەپسولی پێڵێن خوێ و ئارد و شەکر و نازانوانە کاتە ناو گولاجەکە و ئەیهێنێ بۆ من هێنای بۆ من وتی کاکە گیان ئەمای ڕۆژێ یەک دانێ دەخۆی ئەوە نامێنێ ئارد و شەکر و هەنر باری نەفسی بە شەرەفی هەر هەمومان ئەو شەوە دانێکیم خوارد دانێکی خوارد و خۆ لە ناوسکات چزانی چییە کاکە ویسکەکەی تێکرد و ویسکەکەمان خوارد و گوارانیم بۆ وتن ئەو شەوە ئیتر ئای بم نەما خۆی قەنەعەتە ئەو قەنەعەتە جامە بەستم خوا حەفزی لێیان کردوتم ئەڕۆمەوە بەر لەوەی بڕۆمەوە جەنابی کاکە نوێن قەرەداخیوتی کاکە گیانوەرە ئێمە سێ گۆرانیمان بۆ دروست کردووی هی خۆتە با تۆماریکەین ئەو سا بڕۆ دانێکی فریان نەکەوتین دام بە عوسمان بەڕێز کۆچکردو عوسمان عەلی ئەرێ هۆ لەیلی باوانم جا ئەوە شێوەیەکی تر بە حیجاز ئەو گۆرانی منە فۆلکلۆریش نییە وەڵا خوڵان گیان من گۆرانی هەرزاڵیە و ئەوی تری لەبیرم نییە نازان دوانەکەی تری دوانی یا بەش ئامنەگیان نازت بێ و خەجی لە پێما بەشتێکیاوە هەیە هەرچی کیان کرد نیانزانی بەگەڕیان لێدەن بە ڤاڵسلیاندا کە یادی تیپی سلێمانیش بوو کۆلەوتم بیکە لە گەڕیان وتی کاکە لە گوێ خەڵکا وایە با هەروە لێ بدێنەوە من یەکەم کەسم کە گەڕیانم هێنایە ئەم وڵاتە بەڵام باش بوو لەگەڵ کاک ڕەحیم گەڕیانێکم وت دوای وردە گۆرانی بێژەکانی ئێرە ئەلبەتە کاک نەجمە دوای من بۆتە گۆرانی بێژ من لە تەمەنا فەرقمان هەیە لە تەمەنا 3-4 ساڵ فەرقمان هەیە لەگەڵ کاک نەجمە کاک نەجمەش یەکێک لە باشترین گەڕیان بێژەکانی شاری سنەیە شایەت ئەتوانم بڵێم نەجمەدینی غوڵامی گەڕیانی شاری سنە لە من باشتر ئەڵێ ئەیتریەوە دوای لادێیاکەی باشتر ئەڵێ ئێوە هەردووکتان دوای بە دوو قۆڵ چەند گەڕیانێکی زۆر خۆشتان پێشکەش بەداخەوە کاکنەجمە پێم وابێ ئەم جارە تەنیا باسی منی کردووە دەنا کاکنەجمە زۆر کەم باسی منەکە با ئەو گلەیە لێ بکەم وەڵی ئێوە هەردووکتان سیمبۆڵن تاجی سەری ئێمەن ئێوە خاوەنی ئەو هونەرە جوانن بەڕاستی ئێمەش بۆیە گەڕانمان هەڵبژار لە خۆشەویستیەوە بە خێراتنی هەردوو ژەنیاری لاوی بەتوانە کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بابانی زۆر بەکەم کاکە سوورەی چایچی ویستمەوەتان پێ بڵم لەم هەفتەی ئایندەوە بەرنامێکمانە ناوێت چایخانەکەی گەڕێنە هەر لێرە چایخانە بەڕاستی هەیە و ئەوارم ڕەبۆ بۆ نێشەوە کاکە سوورەش بناسن حەزەکەم ئەگەر حەزێ بچێشە ڕێزە چای دیژەممان پێشکەش بکە کاکەسەوەی من با تۆزێ کاڵ بێ ئەوە کاکە ناسر چای خۆتان نەزان کاڵن چای ئێرانی ڕاستەوخۆوانی بەڵە ڕاستەخۆیەوە ئاوا باش بەرنامێکمانە ناوێت چایخانەی مەمەستەجان چایخانەکەی گەڕێن وڵی کاکەزانیی حەزەکەم خوە بزانی لە دیوەخان دانیشتوی هەروەک ئاوا بۆ جۆرە دانیشتی من ڕقمە دەشتیوە هەندێک کەناڵ ئەو التزاماتەی کە هەیە زۆر سێدە ئەڵی وازان ڕۆبۆتی نابێن ساوەکو ڕۆبۆت بەرنامەیەکمان لە ئاریان تیڤی هەبوو کاک حەمەد ئەمین پێنجوێنی کە برادری زۆر خۆشەویست بەناوبان و کورتپەروەرە گوێی هێنای لای گوێمەوە وتی کورە تەقیم چی بکەم وتم هەستە کامێرەکەم وتم بیداوەلا وتم هەستە دیا پیا بڕاستە تەمەنەوەی ترەوە ئێمەش وردە خەریکی نەچینە تەمەنەوە بەتە ئێمە تەنیا خۆمەڵێم نەک ئێوە خۆشەویستانم ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەر سێ ژمارەی مۆبایلی ڕادیۆی گەڕیان لەسەر شاشە هەیە و ئەچینە لای بەدەم دیژنەوە خواردن و بۆ شێوە میلێکە هەیە جارشەمە خەڵخاڵەکە بڵێ لەسەر خەتا ئێدەمادەم وایە ئەو پەیوەندی وەرەگرین یەکسەر ئەچینە لای دیارێکی زۆر جوانی کوردەواری باجارێتە مامەسا تەژمێت چاکە ئەخواتەوە پەیوەندی وەرەگەین هونەرمەندی دانەری موزیک هونەرمەندی ئەکادیمی هونەرمەندی بەتوانای ناوچەی لەیلا خوستنە ئەوانی کە خاوەنی ئەم گەڕیان و وشەی گەڕیانن ڕاشنی ڕەحمانیمان لەگەڵایە لە پەیوەندیەکە کاکە ڕاشە سڵاو لێبێت ڕێز و سڵاو لە بۆ خۆتان و بەنامەی جوانتان بە تایبەت مامۆستا ناسری غەزازی و گەورە پیا و کەڵە پیاوی کورد کایە عەزیزی بەڕێزی مامۆستاگیان ئێمە لە خزمەت داین بەڕاستی موزیکی کوردی و موسیقای کوردی و مەقاماتی کوردی شایانی ئەوە هەیە هەموو ساڵێ هەموو ڕۆژێ لە ئێوە ڕێز و
ڕێزێکی تایبەت دابنێ بۆ ئێوە وەکو فارسەکان ئەڵێن نەکوداش دابنێ بۆتان و ئێمە هەمومان وەکو خۆمان بە ئەرکی سەرشانی ئەزانین کە بە ملەتانی تر و بە وڵاتانی تر دەنگی ئێوە بناسین و هەرچەند دەنگ ئێوە ناسراوە و فەرهەنگی کوردی بەڕاستی غەنیە لە موسیقای کوردی بە تایبەت ناسری ڕەزازی. قوربان بن زۆر سپاس. من زۆر سپاس دەکەم پێش بەرنامەکە من خەڵاتم لەوە کاتی مامۆستا جابێنەوە مژدەیەوە داینێ ڕەنگ لە کارێکی مۆسیقی دابنی بۆ مامۆستا ئەوە جێی شانازیێ بێ من زۆرم پێخۆشەوەکو هەوادارێکی سەرسەختی مامۆستا سپاس دەکەم. بەڕێزی مامۆستا گیان وەڵا ئەوە افتخارێکی زۆرە ئێمە لەگەڵی مامۆستا ناسری ڕەزازیە بتوانین کارێ بکەین و ئینشەڵا بتوانین کاریگەر بێ لە بۆ موسیقای کوردی و بەدەنگی جوانەکەی مامۆستا ناسی ڕەزازی و بە دڵی هەمووانیش بێ ئینشاءڵڵا. نازانم ببوورە کاک قسەکەتم بە گوڵ بڕی نازانم بێ شانسی مناوە خەی من خەریکم وردۆ وردە بەرەو پیری ئەڕۆمەوە 67 ساڵم و تازە کۆمەڵێک مۆسیقاری باش پەیدا بوون کە گۆرانیم بۆ ئەنێرن دانەدانە خۆزگە ئامە 10 ساڵی پێش بووە باشە وەڵاو بەدبەختی هەموو هونەرمەندانی کوردە ماملێش بە ڕەحمەت بێ خۆ دەزانی مۆسیقا لە ئاوازێکی خوێنە و لە ئاوازێگانی من نامرم جارێ دوور لە تۆ مەبەسم یعنی ئەڵەم ینی پیری جوانی ناناسێت دەنگیەوە بەڕاستی 100 ساڵیش بیت دەنگی ئێوە هەروەکو تەمەنی 30 ساڵەیە یانێ تەمەن ناناسێت دەنگی سپاس وەڵڵا کاکە ڕاشدیان ڕاستەکەی پێت بڵێم من جغارەم لابرد سیگارم لابرد ئەم هاوسەرم ئێران خان زۆر یارمەتی داوم وتی یەک دنیا سپاسگەرەکەم نییە وەک سنە یێژە چاپلووسیا یا وەک سلێمانی ئەڵێ ماستاو بکەم زۆر یارمەتی دام وتی ئەگەر ئەو جغارەیە لا نەبێ ڕێگا کەوێتە ناو دەنگت خراپە بێ من لام برد ئایستە ئەتوانم لەگەڵەوە باڵابانە مەسەڵەن ئەو تەبەقەیە بڕۆم دەستی خۆش تێگەی ئەتوانم لایش بڕۆم من حتا هەمە دەستی وتومە باشە ئەرێ وەڵڵا لە ئینتەرنێت کاتی خۆی مامۆستا دەنگی ئێوە ئەوەندە خۆی نیشان داوە یانە هیچی ناوێ ئەو خۆتە ناساندووە و وەکو خۆمانەڵێن سابت کراوی تەواوی تر عەزیزی ڕێزت هەیە ئینشەڵڵا هیوادارم شتێکی باشم بۆ بنێری سپاس کاکە ڕاشدجان ئێمە لە خزمەت دابین سپاس بۆ دەسۆزیت کاکە ڕاشدجان مەمنونە بین خاڵەکە لێدا با ئەو گۆرانیە لە گۆرانیە پەیوەندی وەڵاو پەیوەندی ڕاگرتووە یەک پەیوەندیمان لەگەڵ ڕانەگیرد کاکە ژارجیان لە سلێمانی و سڵاو لێبێت ئێوارە باش کاکە جەزاژانم و کاتێکت باشە قوربان سڵاو ڕێز بۆ تۆ کاکە ژارجیان ڕۆحەکەم حورمەت لێ بە قوربانتم کاکەجان زۆر سپاس کاکە ژارجیان کاکە دەست و چاوتان خۆش بێ لەشتان ساغ بێ مامۆستاجان زۆر سپاس دەکەم حورمەتم بۆ مامۆستا ناسری ژێ و هەردوو دەستی ماچەکەم من ئەستەغفیرڵڵا تکایە لە خزمەتتم با قوربان احترام بۆ مۆزیک ژەنانەیە و دەستخۆشی بۆ جەنابەت قوربانجان زۆر سپاس هەرچەند من با قوربان هەرچەند لە نزیکی شەوات ناسم بەڵام لەوێ تۆ لە یادن نەوێ گیانی منی با قوربانمان بۆ خۆشیێک بۆی نەکەش بابی جێرمەوە مامۆستا ناسریش بارگوێی لێبێ بەڵە باشە لە شاری جوانەوە بوو جەنابەت ئیجازەکە لێکەوتە بۆ کاتە من لێ بووم جەنابەت ئاتی لێ ئیجازەکەم پێداوە لەوە من بە خزمەتت زۆر سپاس کاکە ژارجیان تۆ ڕەحیمنی کاکە ژاری بازیانە چاو ماچەکەم کاکە ژار قوربان تەواوە دەستت ماچەکەم بە قوربانم حورمەتم بۆ مامۆستا ناسرێ و دەستی ماچەکەم ڕێستەیە یەک دنیا سپاس مەمنونم چاوی منی بە قوربانم مامۆستا جان دەستخۆشیتان لێکەم قوربان هەر حەزم کرد دەستخۆشیتان لێ بکەم زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتدان بۆ خوازم بە قوربان ئەمڕۆ با ئەم باخچەی گەڕیان بڕازینەوە بە چەپچێک لەگەڵ گۆرانی مۆسیقا بە باڵەبان و زەربە جوانەکەی کاک جان بەسەر چاو بوونە فەرموو بەسەر ببانانەوە گیانە ببانانەوە ئەرێ ببانانەوە گیانە ببانانەوە ئەرێ هەتا کولاو بووم وەڵڵە ببانانەوە ئەرێ بەرتیریان دەدا دەی دەپارانەوە ئەرێ شەمامە خاڵ شەمام شلکی ناردوومە بۆ ماڵ سارد و فێنکی ناردوومە بۆ شاڵ بۆ سەر مەمکی
هەر کوڕێنەیکە وەی وەشەوان ماڵە و ماڵ ئەرە ئەمری ما بڕوە دەی وەک سۆزی شەماڵەر شەمامە خاڵخاڵ شەمام شلکی ناردومە بۆ ماڵ ساردوو پێنکی ناردومە بۆ شاڵ بۆ سەرمەمکی کەت ببرێ یانە باوکە دەیمان ئەرە دایکەکەت ببرێ یانە باوکە دەیمان ئەرەوە تۆی دە من کرد وەڵڵە بۆ ماڵیمان ئەرێ دەمامە خاڵخاڵ شەمام شلکی ناردومە بۆ شاڵ بۆ سەرمەمکی شەمام خاڵخاڵ هەردوو پێنکی ناردومە بۆ شاڵ بۆ سەرمەمکی خجالت یانە باوکت رووسیا ئەرە دایکت خجالت یانە باوکت رووسیا سێوە تۆی لە من کرد وەی بۆ ماڵی دنیا ئەرە شەمامە خاڵخاڵ شەمام شلکی ناردومە بۆ ماڵ ساردوو پێنکی ناردومە بۆ شاڵ بۆ سەرمەمکی ئای شیرینە و خانم قێستەوە باوانم ئای خەجی لەو خانم دۆسمەنی لەو یانم شەوێ بێزی دایکەکەت بێ بووە بە میوانم ئەو ڕەنگەت بۆچی زەردا های ماڵی وێرانم هەستە بێ بۆ لامەریاڵیز قەدمە چۆرەوە هەستە بێ بۆ لایەم قەدمە چۆرەوە خەمی چەند ساڵایەم هەی لە مینبەرەوایە ئەی خەجی لەو خایانم دۆسمەنی لەو یایانم ئەی خەجی لەو خایانم دۆسمەنی لەو یایانم شەوێ بێزی دایکەکەت بێ بووە بە میوایانم ئەو ڕەنگەت بۆچی زەردا هەی ماڵی وێرایانم ئەو ڕەنگەت بۆچی زەردا هەی ماڵی وێرایانم هەر کەسێ دەیکە باوانم منعی دڵداری هەر کەسێ دەیکایە منعی دڵداری پەڕوو بۆ دەرکایە وێنەی پاساری ئەی خەجی لەو خانم دۆسمەنی دەویە
ای خدیل و خیالم دشمنی دوجایانم شوی بد زیدای ککد ببوا بمیهوانم شوی بد زیدای ککد ببوا بمیهوانم شعرێکم هەڵە کرد باش بوو تۆ ئەسڵەکە تۆ بیدێنە دایکی خەجاڵە باوکە رووسیا رووسیا ئەویش دەڵێ ئێستا شتێ ناکەم ئەویش دەڵێ رووسیا یا رووسایە نا رووسیا ڕەش بە مناڵیەوە مەزانڵە دایکە رووسیا نا رووسیا یانێ ڕوڕەش دەمە خۆش بێ ئەو ئەوی تریش ئەڵێ دایکەکەت بمرێ باوکت بێ ئیمان وا بوون بە باعیس دەڵێ هەردووکمان دەست خۆش مامەساجان غەڵەتم کرد دەیتر چوو تازە ئەگەر بی قرتێنی دوای باشترە خۆشەویستانی گەڕێمیدیا من یەک شدەمە ئاماژە پێ بم هەندێک لەو هونەرمەندانی کە دوایی خۆیانە بیننەوە یا بڵێن ناودارە بن یا ئەبن بە خاوەن ئەزمون بە پێچوانی مامەساوەمە ینی ئیترۆک وایە حاشا لە هونەری میلیەکەن بزانە مامەسا لەو ئاستە بەرزەی ئێستایەکە لە لووتکەی هونەری کوردیایە لە سەری سەرەوەی لووتکەی هونەری کوردیایە بە بۆچوونی من و زۆریش لە ئەکادیمیان و هونەردۆستان بەڵام ئەوە تا ئێستاش حەزی لە باڵابان و زەرب و هونەرە میلیەکەیە بۆ شەوە میلیە پێشەشەکە لەم کەشوهەوەیەکە ناومان ناوە سا چاخانەکەی گەڕیان بەو فۆلکلۆریە مامەسانی حاشای لە بەشە میلیەکەی هونەری کوردی نەکردو مامەسا زۆر هونەرمەندەیە یعنیتە دوای ئەوەی کە بڵین دووسێ گۆرانیەکە بە شێوەیەکی بڵین ئەگە تراکات بێتە دوای ئەوە ئەم برادرە بە جارێکتە ناگەڕێتەوە سەر ئەسڵی هونەری کوردی ئەگەر ڕێم بدەی بەداخەوە نازانم هی نەخۆشیەکەیە یا هی پیریە ڕێجار شتم لەبی دەچێتەوە ئەو کابرا چینیە کە باسی فۆلکلۆری میلەتان دەکات ئەڵێ هەر میلەتێک ئەگەر فۆلکلۆری نەبوو میلەت نییە نەتەوە نییە ماڕی ڕووسی کە هاتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەم و گەڕاوە ئەڵێ کورد لە 1990 دەنگخۆشە دیار باسیستا ناکە باسی 150 ساڵی پێشەکات ئەو کاتێک کە سیارە نەبووە ئەو کاتێک کە ئەم سپلیت و بەدبەختی و ئەمانە نەبووە با من یەک شت لێرەوە بڵێم خەڵکی سلێمانی و هەموو کوردستان گوێیان لێبێ 20 ساڵی دیکە 20 ساڵی دیکە دووشت لە وڵاتە داوا لە حکوومەتی کوردستانەکەم کە ئاگایان لەم شتە بێ دووشت لە وڵاتە ئەبێ بەهۆی نەخۆشی بۆ خەڵک یەکێکی بلۆک یەکێکی سپلیت چونکە هەردووکی دەبنە هۆی ڕۆماتیسم زستانی سەردە هاوینی گەرمە بێ تربیەتی و بێ ئەدەبی نەبێ تەشبیهات نەبێ پەرژین گوڵ بێ لە لای ئێمە بۆ گەوڕی کەروگای دروست دەکەن کەچی لێرە ئەم خەڵکە فەقیرە چونکە نیانە ئەو دێ هاتانەی کە ئاوادان بوونەتەوە هەمووی بە بلۆک ساز کراون داوا لە حکوومەتی کوردستانەکەم ئێوە هەمووتان داوا لە حکوومەتی کوردستان بکەن یارمەتی ئەو لادیانە بدەن ئەو بلوکە بڕوخێنن وەک هەورامان بیکەنەوە هەورامان چۆناوە تاریخی یۆنسکۆ ماپۆکرا زۆر بەداخۆڵم فەرات پیرباڵی خۆشەویستی هەمومان شێتیان کرداچەندگا باشە فەرات پیرباڵ زانیم بڵاتی مامەسا ئەڵێ شەوێک لە بیارە مامەوە لە ماڵی هاوڕەیەکەم خەومە بینی شەو پێشوی خەوم لێ بکەوێ بەیانی کە ئاستام نانی هەورامی و کەرەی کوردی و گوێز و قەیماغ و ئەشتی کوردەواری ماستی سەر توێژ وتی وەڵا بەیانی کە ئاستام سەمونیان بۆ دانام لەگە پەنیری چیری و پەنیری کرافت وتی هەر خەریب بۆ خۆم بکوژم لەو ماڵ یعنی بەڕاستی کەلتورەکەمان نەماوە حاشا لە ئەو لۆکەشنی جەناب باسەکەی لادێ نەماوە تەکنۆلۆژی وای کردووە تەکنۆلۆژی وای کردووە دیارە ئێستا وەک مامە حەمەوتی مامە حەمەیەکمان هەیە زۆر فەخیرە وتی باو خدایە خاڵە ناسری ئێستا ئەمریکا دەزانێت ژن و مێرد لە ماڵێک چ دەکات ڕاست کە تەکنۆلۆژیەوە ئاتۆ ناو ماڵەکانمانەوە ڕەنگە گاڵتە بێ بەڵام بەڕاستی ڕاست مامەسا ئەمە بۆ هونەرەکەشمان ئەمە هی ئێمەیە بەڵام شکر بۆ خوا شکر بۆ نازان بڵێم چی ئەو هونەرمەندە باشەکانمان هێشتا لە هەولێر و سلێمانی و دهۆک هەموو شارەکانی کوردستانی باشوور لە ئێرانیش بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ئێرانی زۆر باش ڕۆژهەڵات زۆر شتی باشە ڕۆژهەڵات دیاتەکانمان نەڕووخاندنەوە زمانی کوردی ماوە جلی کوردی ماوە بەڵام ئێرەش نەتەنیا ماوە ئێرە جێگای هومێدی ئێمەیە ئێرە ناڕوخێ ئەگەر کورد ئاقڵ بێ ئەگەر کورد پشتی یەکتر بگرێ ئەگەر ئەم دوو حەزبە شەڕە پەڕۆ نەکەن شەڕە شەید نەکەن تێگەی گەندەڵ نەبن بەڕاستیە توانین زۆر شت بکەین ئەمە حەقیقەتێکە بەڵام پشتمان ناگرن سیاسیەکانمان نەهونەر هونەر و ئەدەب بە پشە دەزانن قانع دەڵێ ئێمە بە دوو شت ڕزگارمان دەبێ بیزنس و خوێندن هونەر و ئەدەب
سەردەمی تەقوتۆخ نەما ڕەحمەت لە قەبرەکەی مام جەلال سەردەمی تەقوتۆخ نەما ئێمە چەکمان بۆ دیفاع لە شەرەفی خۆمان هەڵباشە ناچاریان کردوین بەڵام بە هونەر و ئەدەب ئەم میلەتە زیاتر پێشەکەوێ بەڵام سیاسیەکانمان بەداخەوە وەڵای چی سیاسی هەیە بیرەوەری خۆی نووسیوەتەوە تەنیا هەباڵ کوێستانی باسی منی کردووە کە من 1970 پەیوەندیم بە یەکێتی نیشتمانیەوە کردو تەنیا ئەو باسی منی کردووە مامۆستایان تۆم و کات لەبەری میلەتە بووی لەبەری گەلا بووی لەبەری شۆڕشا بووی من ئەمەیە ئەوەت پێرابگەێنم لە حەزوری جەنابتە ئەو ڕاستیە بدەمێژە ئێمەەوە 2 ساڵە ئەم 12 یادی 2 ساڵی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕانەکەینەوە 2 ساڵە بە 20 کارمەندی خۆبەخشی بێ موچە بێ پارە بە ئەم هونەرمەندانێک هێنە ئەم بەرنامانەوە هەمووی بەبێ پاداش بەبێ پارە بەبێ هیچ بەرامبەرێ شەو ڕۆژ لە خزمەتی ئەم شارە و هونەری کوردیین ینی خەرمانێک هونەرمەنداخەوە بەداخەوە من و تۆ کچ نەبووین پارێ چاکیانەداین قوربان هەر ڕاست قساکەم کاکە جنێویش مەدەنێ بیدەنێ ڕامەسا یەک کەس لەوانی کە تۆ فەرمووی کەس ئامادەنە بۆ شتێک یەک شتێتریش جیاواز لەوەی ئەو قسەیەشم کرد هەندێک گۆرانی بێژ لە ئەوروپا و لەوانەوە دێنەوە تێدەگەی لێرە خۆیانەکەن بە کوێخۆ پارەیەکی چاک وەرەگرن و ئەڕۆنەوە یاخر ئەوەش نابێ بابە ئەوەی کەوا لێرە زەحمەتە کێشێک وەڵڵا من بۆ خۆم نییە بۆ خۆم شەرمەکەم ئەزانی ئەقەلەن لانی کەم هیچ نەبێت تۆ ئەبێت لە پێشدا ئاگات لە گۆرانی بێژەکانی ناوەوە بێ ئاگات لە هونەرمەندەکانی ناوە بێ پاشان ئەو بەشی دوو هەم بێت مامەسێسا هەندێک کەناڵ پیا بۆ ئێمە ناوم لۆکێشنی کللتور و فۆلکلۆرەیە بەرنام پێشکەشەکەین بەرنامەکان هونەرمەندەکە با گۆرانی بێژ یعنی شتی زۆر چێشتی پێلێنێ خواردنی پێ حازرەکە ئەیکا بە قەرەقۆز پێ ڕابێرێ لە بەرنامەکە پێ ڕابێرێ ترت پێ بڵێم ئەڵێ بڕۆ دووسێ قاپیسکی بکڕە ئەو باڵابان و تەپڵە بێنە باڵابان و تەپڵ باڵابان و تەپڵە بێنە تەلەفۆنی بۆ فلانە گۆرانی بێش بکە با بڕۆین دانیشین ئەوە بەشێک لە سیاسیەکانمان بەشێک لە مەسئولەکان باشە کە من ئەو کارانەم نەکردو نایکەم تێدەگەی بەڕاستی ئەبێ ئێمە خۆمان کارێکین خۆمان حرمەت بین بە خۆمان خەت بەشێکیشی خەتای خۆمان حرمەت بین بە خۆمان خۆ گوناح نییە حەزەکەم باو گۆرانی بڵێنە دێنە سەر لایڤ موزیک حەزەکەم تۆزێ لەسەر لایڤ موزیک زۆر پێم خۆشە فەرموو زەکاتی چاوەکانێت لێم دایە ماچێک خێرا غەریب و سەرگەردانێم ئاخرە و ڕۆماوە لێرایە گەردەد هەڵاڵەی زەردایە ئەخ بەش شەچڵاشم لێرایە دەشتی شار وێرانی بە دوای یارێ ناکەوێم ناکێشم پاشیمانی
مردن چاترا لەو حاڵە ئەح بۆچی مەزین دەگانی مردن چاترا لەو حاڵە ئەخ بۆچی مەزین دەگانی بڵێن بلەی لای ئازیز وەی مەجنون زەخمی یەکیانی بڵێن بلەی لای ئازیز وەی مەجنون برینە گیانی سیرت کرد و ملێرە لە مێژە زۆر زۆر لە مێژە یارە سیرت کرد و ملێرە زەکاتی چاوەکانێ دوێم دایە ماچێک خێرە غەریب و سەرگەردانێم ئەخەرە و ڕۆماوە لێرایە غەریب و سەرگەردانێم ئەخەرە و شۆماوە لێرایە گردت هەڵا وەی زەردا وەی بەرگت شەرفڵاش لێرایە قورعانەی بدگیری هێنات لێکت کردەوە سێجار دەستت پێدادا بۆ مزگەوتت بردەوە بۆ خۆت کەیفم بۆ دەکەی وەی بەگەردنی زەردەوە ئەمنت ماڵ وێران کردو ئای بەدەمدا خو دەردەوەیە دەستە وەژلۆ دداناوم وەی بە هەناسەی سەردەوە لە مێژە زۆر زۆر لە مێژە یارە سیرت کرد و ملێرە زەکاتی چاوەکانێ دوێم دایە ماچێک خێرە غەریب و سەرگەردانێم ئەخەرە و شۆماوە لێرایە غەریب و سەرگەردانێم ئەخەرە و ڕۆماوە لێرایە مامۆستا گیان دەمە خۆش بێ دەست خۆش کاکە ڕەحیم کاکە بابان دەست خۆش کاکە سوورەی چایکی کاکە سوورە چاوەڕێ بن لە هەفتەی داهاتوو بەرنامەی چایخانەکەی گەڕیان لێرە هەر ئەوە بە میلی بەم شێوەیە چاخۆینەوە گۆرانیڵین و بەڵام هەیە بارمەکە زانی مەرجێکی سەرەکی چاخانەکەی گەڕیانەوەیە ئامێری ئەلکترۆنیتیا بەکارنەیە بە زەرب و باڵەبان و ئەوەی بۆی فۆلکلۆرەکەمان پارێزیمان سازیش باشە سازیشی تێکەین تار و زەرب کەمانچە و زەرب ئەلموهیمەوە لەگەڵ باڵەبان تەنیا ساز خۆش زۆر خۆش هەر وەکو کاتی خۆی مامۆستا بەردە بەردە سابەردە و لە لەگوڵانجان ئەو کاتە ڕەحیمینەی سڵاوی لێبێ من ئەو سازەکەی لێەوە و کاکە ئومێت پێم وابێ لەوەی باڵەبانەکەی لێەوە نا باڵەوانەکەیش ڕەحیم خۆیەتی بەڕاستی کاک فریادی بانگۆز بوو کاکفریادی بانگۆز ئیتر هیچ کەسەوە خۆشم جاروبار دەفم لێدا ئەویش دایرێکیان هێ نابوو هێر تەرجیلی کە ناوی چێ ڕەحیمی غەریبی تەنەکەچی بەڕەحمەت بێ ڕۆحی شاد بێ ئەو غەریبی تەنەکەچی حکوومەتی کوردی هەر هەمووی کاگوران زانمن مانگی 100,000 بۆ کرد بوو 100,000 کە بەش یەک ژەمە خواردنی مەسوولێک ناکە ئەوەشیان بڕی هاتەوە بەلای من بە چای پڕگیرانە هەوەکەی دڕانە بووی تەسیمی کردمەوە
من هیچم بۆ نەکرا نەخۆشیش مرد هەمووی لە خەفەت لە خەفەتەوە مرد باوەڕم پێ هەمووی لە کەمال سابیرەوە بگرێت تا ئاگاتە غەریبی تەنەکەچی ئەوەندە خەفەتیان خوارد دڵیان بوو بە تەنەکە مامۆستا یەک بە سەراتەی لێرە مەجبورم لەم بەرنامەیە بیجەرمەوە کەمال سابر بە ڕەحمەت بێ لە بلچیان بووین لەگەڵ حەسیب قەراغی و ئەو نەچوین بۆ سەیرانێک لەوێ دانیشتبوون لەسەر خواردنەوە وەکو شتێ بە منەوە گرتی سێرێکی کردم ینی بە تۆڕێوتی ئەزانە مەتی تۆ سەر و دەرێ لەم چلە و مدەشتا سێتی بە حەقی قورعان بمرم چلەی کە ئەمرێت دوور بێ چلی بۆکەی دی بەو خوایە بمرم چلەم بۆ بکەی لەو قەبرەیەمەوە دەرەوە بۆ کوژ وتی من پێڵاوم لە پیانە پێڵاوەکانی نوچی پێڵاوەکەی نوچی پەنجات وە دەرە پێڵاگەتی ئەگەڵ پەیکەرەی بۆ مەکەنی ئەو پارێ چلێ بە ئێستا بیان بەخۆم بۆی نەمرم بەخوا ئەمەی بەخۆمت خۆ ئاگادار مستەفای کەشکۆڵ بە ئەویشمان لەگەڵ مستەفای کەشکۆڵ بە هێرۆخانی گوتبوو توی هێرۆخان من خۆمەزانم چ ژنێکە پێ گوتبوو وڵا کەمال سابر نەخۆشە توی چیزەتی توی دڵێشێ بەسەر چاو خەرجەکەی چەندێکەوە دوی دەفتەر مستەفاش توی دادەزانی چی بە شەرەفم پارەکە بدەن بەخۆی لەوە دوی دەفتەر ئەلەمی تێدا هەڵچاگە بێتەوە بەڕاستی وایە زۆر جا هونەرمەندان بەو هەموو بەوە دڵخۆشە بن نای چۆن مامۆستاجیان پێشەوەی کە باسی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مامۆستا ناسر ڕەزازیە کرێ ناکرێ من وەکو یەکێک لە هەوادارەکانی سوپاسی کاک جەمالی دەلاک نەکەم کاک جەمالی ڕەزازی کاک جەمالی دەلاک کاک کارزانی برای ئەمانە ئەو کەسانن کە هەموو کات زۆر زۆبایەخیان بە هونەری مامۆستا ناسر ڕەزازی و بە ئەرشیفەکانی هەر برامە وەکو برایە وەڵا هەر هاوشێوەشە سەکاک جەمال لە خۆشەویستی کاک ناسر سەر و سمیێڵ و قژی هەمووی ئەجا کاک جەمال بەدەر لەوە دڵسۆزی هەموو هونەرمەندانە لە وەزارەتی ڕۆشنبیری هەر هونەرمەندێک لەم کوردستانە ڕێ بکەیتە لە زۆر یارمەتی دەرە کوڕی چاکە سڵاوی بۆ ئەنێرم و ئەچینە سەر باسی لایڤ موزیک مامۆستا باسی شتێک بکەی لەبارەی لایڤ موزیکەوە منیش هەر ڕوونکردنەوەیکە مە بۆگە جەنابەت وەڵا هەر حەزەکەم جەنابەت قسە بکەی لایڤ موزیک پێیان ناخۆشە لایڤ موزیک من حەزم کرد یەک شت بڵێم ئەو لایڤ موزیکە بە بۆ چوونی من ئێمە تۆزە تا حدێک لە سلێمانی کلتورەکەی ماشکان چکە یەکەم کەس بووین مۆسیقا و گۆرانی مەهێنانەوە کافتریا و چایخانەکانەوە ئەوە بۆیترە و ڕێچکەی ماشکان لە هەموو دنیادا هەیە بڵێ لە هەموو پێشتر هونەرمەند ئەم دەسەڵاتە حەزەکە هونەرمەند چێ لە دەرگای مەسوولەکە گەرمەکە باشە حەزەکە هونەرمەند چێ لە دەرگای مەسوولەکە بۆ سەلەی بپارێتەوە بۆ پارە و بۆ دایما وەکو کۆیلە لە بەدەستی ئەو خەڵکەیە بەڵام کە لای موزیک پێیا بۆ هونەرمەند منەتی بەوە نەماوە شەوانە ئەچێ لای موزیکی خۆیەکە ئیتر لە کەم زۆر لە کەم و لە زۆر مهمە هونەرمەندەکە بژێوی ژیانی خۆی پێدابینەکە بەڵام هەندێک بەناو ئەوی کە خۆیان ناونەوە زۆر عەبقەری هونەر و نازەمەمانە پێیان ناخۆشەوە زەنەوە شتێکی کە لە هەموو دنیاە ئەتوانم بڵام کازم سایی لە موزیکەکە کۆرە نازانم کام چێ باسەکەن چه هونەرمەندێکی لوبنانیم بۆ باسەکەی تورک برایم نازانم چی هەمووی بەلای موزیک بژێوی ژیانی خۆیان پیاکردەوە ئیتر ئەم ناو ناتۆرێ و لێرە زۆر سێریانی هونەرمەند ئەوە نەکات چی بکاتانێ کۆیلە بێتانێ نان نەبێ بیخوا ئەتەوە دەستە نەبێ سەری خۆی پێ بخورێنێ نازانم جەناب قسەم نییە بەڕاستی من بۆ خۆم یەکێکم کە بۆ نێکی ڕۆم بەڵام هەموو شوێنە ناڕۆم بەڵام شوێنێک کە لایەق بێ ئەڕۆم شوێنێک کە ئینسانی باش بڕۆن ئەڕۆم ئەیکەم تەنانەت من هەندێک جاریش بۆ زەماوەن ڕۆشتوم بەڵام بۆ زەماوەنی دۆست و ڕەفیق و برادر مەسەلەن سبحینە کاکجەزا من کاکجەزا ئەوە 40 ساڵە کاکجەزا ئەناسم ئەگەر کاکجەزا کچەکەی مێردی کرد یان کوڕەکەی ژنی هێنا بە منی وتوتی کاکی گیان حەزەکەم بێی بۆ نەڕۆم من یەک باسی یەک نەفرت بۆ کەم لە هەولێر کاک ئەحمەدەوەی خاوەنی بینا ماژدی مۆڵ باشە ئەحمەدی مازی ئەحمەدی نازانم بەڵێ بەڵێ زۆر پیاوێکی بەڕێزە تەلەفۆنیان کردوتیان وەڵان ئەو کوڕەکەمان کوتی کوڕێکم ژن دێنە دەنگی تۆی پێخۆشە چوین تمشامان کرد لە جەنابی بەڕێز کاکنە چیروان بارزانیەوە دانیشت بوو هەموو یەکێتی و پارتی و تەواو حەزبەکانی داوت کردبوو وتی چەندم لێ وەرەگری وتم کاک ئەحمەد گیان من باسی پارە لەگەڵ هیچ کەس ناکەم مۆسیقاکەم پارێ بدەنێ ئەوەندە پارە بدەنە مۆسیقاکە من پارەم ناوێت باشە ڕۆشتین یەک ئێحترامیان گرتین هاتوینەتە خوارەوە باشترین جێگەیان بۆ داناوین باشترین خواردنیان بۆ هێناوین $1,000 داوە بە مۆسیقەکان ماڵی ئەوە لە ئاخریشە وەختی هاتینە بەردەرگا زۆر بە ئەحترام و بە عزتەوە بە زۆر پاکەتێکیان تەپانێکی فانی من وەختی هاتمە دەرەوە بین من دەفتەرێکی تەدایە
یقین ئەخ بۆ نەیکرد ئەمە ینی ئەمە دەوڵەمەندێکی کورد ئەمە ڕێزێکە لە تۆ ئیسە نەڵێ ناسر و نازانم کاکجزا بێئەدەبی نەبێ سواڵیەکەن یا قسەی قۆڕەکەن بەڵام من ئەمە حەقیقەتێکە ئەبێ هونەر ڕێزی هەبێت لە ناو میلەتەکەی خۆیدا هونەر بە نرخە پارە هیچ نییە من یەکی ڕێز لە من ئەزای سەروەتی من چییە من نە سیارەم هەیە ماڵێکم هەیە فقط ئەویش لەم ئاخرە و باخەکەم فرۆش دام بە ماڵێک هیچم نییە هەزانی چیم هەیە گەورەترین سەروەتی ناسی ڕزازی ڕێز و حرمەتی ئەو خەڵکەیە ئەچمە هەر شوێنەکەڵەن حەسەن زیرەک مامۆستا حەسەن زیرەک خوای ئیتر گۆرانی کوردیە یا یەکێ وەکو ماملێ ئەڵەن حەسەن زیرەک وەختی خۆی 5 دیناری لە ناو جزدانەکەیە بووە کوردی ئێران ئەڵەن کیفی باخەڵی ئەڵێ چنە لەم سلێمانیە بووە دینارێکی خەرج نەکراوە بۆ ئەوەی کە چۆتە هەرکوێیەک نیانێشتە حەسەن زیرەک مامۆستا هەر بەڕاستی بابەکرد پشدەریەکە بۆ لێرە ئەو بابەکرد پشدەری ئێسان چاکە ناسم ماوە ئەمانە بابەکرد پشدەریەکە ئەوەیە کاتی خۆی محافظی ئەزانی چیە ئەزانی برایکیە برای حاجیاغی هێرەوەیە برای حاجەغێرە ئەڵەن نردێتی بە دوای حەسەن زیرەکە کە چوە بۆ محافظە بۆ لای پارەی یاوەتێ پارەکەی لێوە نەگرتووە ئەوش تۆز عشایرەوەن پێی ناخۆش بکە لێوە نەگرێکی لەگەڵا بەتۆتی عیب لێن ئەخ وەڵی پارە و لێوە ناگەم پارە چی لێ بکەم ئەچمە چاخانە پارەم لێ ناگەن ئەچمە مەطعام پارەم لێوە ناگەن ئەچمە ئوتێل پارەم لێوە ناگرن پارە چی لێ بکەم حەسەن زیرەکی نەمر ئەوەش بەسەر مندا هات و دوای گۆرانیەکە ئاڵێن شەوێک من لە هەولێر لە هەولێر لە سەری ڕەش کەیسە ناویان ناوە نازانم سەری سوورە سپیە چییە نازانم سەری بلند ناویان ناوە سەری بلند خۆی هەر سەری ڕەشەکە جوانتر بوو ئەوە مێژووی کوردستانە نازانم بۆچوی گۆڕیویانە من حەفلەیەکم کرد حەفلەکە زەی داغای سوورچی کە ئیستا لە سلێمانیە یەکێ لە پیاوە باشەکانە عشیرەتێکی گەورەیە منی لە ئیعدام ڕزگار کردووە بە سیارەی ڕقەمیەک باشە چین غاندی جەنابی بەڕێز غاندی کە ئێستا لە هەولێرە هیوادارم دەنگ بویسێ دانیشت بوو ڕئیسی مخابراتی هەولێریش دانیشت بوو ڕئیسی مخابراتی هەولێر 2000 دیناری ناردستە شانوەکە وەرم نەگرت و تو ڕەبوو هەرسا چوو بەرحاڵقێ ناکە وە دوای کاک جەمال وتی یەک شتم پەیدا کردووە شانازیەکی گەورەیە بۆ تو وتم چییە وتی عەبدولخالق ئەویش برای کاک لە تەلەڤیزیۆن بەرنامەیەکی هەبوو عەبدولغەفار غەفار بەڵێ وتی شتێکی توێ بڵاو کردوێتەوە لە ڕۆژنامە برایەتی نووسیە هەڵوێستی ناسی ڕەزازی لە سەردەمی حکوومەتی بەعسا دەستی خۆش وتم زیاتریشی بە بەهۆی کاک زەیداغاوە بوو 15 کلاشینکۆفی لە پشت سەرمەوەدا نابوو وتی زەلام قسە بکە لەت یەکەم ئەو زەیداغای سوورچی ماڵی ئەوە بێ مامەستا گیان داوای گۆرانی ناوچەی سنە و لەیلاخمان لێکە هەیە بارمەکەیەکمان بۆ لێ وڵاوە ئەگەر دوای ئەوەش ئەگەر هەر تەحویلیش بێ ئەوەی هەی بارمەکە وەی باوانمێ هەی بارمەکە وەی باوانمێ ئای توخوامە چۆوە بێ هەی بارمەکە وەی باوانمێ ئای توخوامە چۆوە بێ وەی دەست لەو هەوریەکەوە نازەنی لێراماوە جێ ئەی هەوار لێراماوە جێ هەی دایکە ئاکاو بمرێ ئەی هەوار باوکە بێ ئیمان
وي وي دايكا كاو ممني كالجيان موكبي إيمان والله وابون ما بايس اي هوار دليها دكمان كالجيان دليها دكمان هي بار مكوي باوانم اي تخوى مشوا وبي هي بار مكوي باوانم اي تخوى مشوا وبي وي وي دساو هول يكو ناظرين للعامة وجيه اي هوال للعامة وجيه اي هوار نبي باتوا والله خالك وبان كالجان بنجي باتوا والله قل والله لبيل ناظنين شخاباتوا اي هوار شخاباتوا هي بار مكوي باوانم اي تخوى مشوا وبي هي بار مكوي باوانم اي تخوى مشوا وبي وي وي مشكيو هون يكو كالجال دراما وجيه اي هوال دراما وجيه سليمان كان ذيك قبل ما جمده سليمان كان ذي خذ ما جمده لسليمان كان ذي خذ ما جمده وعيشة جوجان لو بردا زلدا وعيشة جوجان لو بردا زلدا ليل 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 انا ليل 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 انا ذبين ما انا ذبين مشي ليس السنه جوابي باخر ينظرني ايامك يا جوابي باخر ينظرني ايامك كم دس بعداين شيخ مالمك كم دس بعداين شيخ مالمك هو ليل ليل هو ليل انا هو ليل ليل هو ليل انا ذبين ما ومرانا ذبين مشي ليس السنه
بدي بواري ربي دعهاتو بدي بواري بش مواصينا وخزم دياري بش مواصينا وخزم دياري أولي لولي أولي لانا أولي لولي أولي لانا ندبين مما وميرانا ندبين مشي ليزستانا لا من البشوى بميلي تمسني معني شو بباراوة صرخ وداش كأنم البلايا راوة صرخ وداش كأنم أي بلايا راوة يا ربي شوقي لرجل ظالم يا ربي شوقي لرجل ظالم نكبات كان البيب المكارم نكبات كان البيب المكارم أريهو ليلي بانم ليلي أريهو ليلي بانم ليلي لرهقتو لا من البشوى بميلي لرهقتو لا من البشوى بميلي من زۆر دڵخۆشم کە مامۆستا دڵی خۆش بوو من زۆر مەمنونی مامۆستام بەخوا نەخۆش بوو بە نەخۆشی هاتووە تێرە من نازانم چۆن دەستی ماچ بکەم لێرەوە لەم لە ڕێگەی ئەم رادیۆ گەڕیانەوە بە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەرەوەی وڵات بڕێک لە لایەنگەران و هەوادارانی من زۆر نیگەران بوون کە چییە بۆچی گۆچانی هەڵگرتووە کاکە جا من دوایەوەی کە لە خستەخانە هاتمە دەرەوە لەسەر سەهۆڵ بەر بوومەوە خراپ خوا ڕحمی کرد بەس مۆرە 5 و 6 زەربی دیوە و لەگەڵ لاقی ڕاستم دەنا هیچ شتێکی ترم نییە و هیوادارم باش بن و تا شتێکت بۆ بجێرمەوە کاتی خۆی لەگەڵ ڕەحیم گۆرانیەکە بێ ئەیسە لێدەن براوەستە با شەرحی کەم بۆت لەگەڵ کاکڕەحیم بۆ دێنم کچێ بۆ دێنم لە گوڵ و گوارەدە بۆ دێنم لەگەڵ کردێکی
دەدادی دەدەم دیدی دادام دەلالی لەلام دیدی دادام منیش یەکسەر شعرم بۆ دروست کرد وڵا ڕاستە نازدارە ئازیزی ماڵان سەردەستەی چاو بە خاڵان دین و دنیای من ئازیز هەردوو بردەدە بە تاڵایان بەیاتەدا قساکە و ئامادەکە دەست و چاو خۆشەویستانم پێشەوەی گۆرانەکە پێشکەش بکەین تەواو بوویت من لای خۆمە ئەمڕۆ شانازیەکمان تۆمار کرد بۆ ڕادۆی گەڕیان 1 سەعات زیاتر جارێکتر کە ئەرشیفێکی نەتەوەیمان تۆمار کرد بۆ ئەم دەستگای میدیای گەڕیانە مامەسا گەورەی کردین ئێرە پیرۆز کرد ستۆدیۆکانی پیرۆز کرد دوا بە دوای مە بەرنامەی ڕاستەوخۆی دیدار هونەرمەندانێ لەگەڵ جەرا گۆڵەی و هونەرمەند ڕێبار عەبدوڵڵا سوپاسانەکەم هیوادارم ئەم ئێوارەیە توانی بێتمان خاتونیگەڕەڵە یاخوا مامەسا قەتیچی لێ نییە کاک سامان کەریم و کاک عەتا لە لەندەنەوە هەموو سوپاسیانەکەم لەگەڵ دیارەکەی مامەستای گەورەمان کۆتایی بە بەرنامەکە هێنین و خۆشەویستانم مامەساجان مامەسا توێ چ نەماوە بە هەواداران یەک دنیا سپاس یەک دنیا سپاس یەک دنیا سپاس هیوادارم ئێوەش سەرکەوتوو بن هیوادارم دەسەڵاتیش یارمەتیتان بدا هیوادارم هەندێ دەوڵەمەنی باشەیە لەم شارەدا یارمەتی ئەمری ڕادیۆ بدا زۆر سپاس مەمنون نظر عزیزی ماڵان سەردەستەی چاو بەخاڵان دین و دنیای من عزیز هەر تۆ بردەدە بە تاڵان دین و دنیای من عزیز هەر تۆ بردەدە بە تاڵان دەردەکەم توولانیە نەخۆش و دەردەدارم دەردەکەم توولانیە بانگی دوکتۆرم بۆ بکەن قەد حەکیمی وانیە بانگی ئەشیام بۆ بکەن قەد حەکیمی وانیە سەردەستەی چاو بەخاڵان نازار عزیزی ماڵان سەردەستەی چاو بەخاڵان دین و دنیای من عزیز هەر تۆ بردەدە بە تاڵان دین و دنیای من عزیز هەر تۆ بردەدە بە تاڵایان ئاغ بە هەورای ئاغ بە هەورای
أخ دخنني أخيار كل نخوشو درد دارم درد کم نخوشو درد دارم درد کم بیدوایا نخوشو درد دارم درد کم بیدوایا اولی لمن برداوا گردی دلی منایا اولی لمن برداوا گردی دلی خرمایا عزیزی مالان سرزد عزیزی مالان سردستی چاو بخالان نازار عزیزی مالان سردستی چاو بخالان دین و دنیای من عزیز هر تو برده بتالان دین و دنیای من عزیز هر تو برده بتالان